جوانترین سڵاوتان لێبێ فەرمونێ و کورتەیەک لە هەواڵەکان. لیستە تۆمەتکراوەکان لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە بەشداریی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکەن ژمارەیان پێدرا بەپێی تیرروپشکەکە ژمارە 102 بەرەکێتی نیشتیمانی کەوتوو، لیستی کۆمەڵ ئیسلامی ژمارە 104 بەرکەوتوو، لیستی یەکگرتووی ئیسلامی ژمارە 105 و لیستی پارتی دیموکراتی کوردستان ژمارە 110 و لیستی بزوتنەوەی گۆڕانی ژمارە 117 بەرکەوت. بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە 21 یەلیوول دیاریکراوە بۆ ئەنجامدانی 29 حزبی سیاسی و 2 هاوپەیمانەتی بەشداری دەکەن و تێکراژ 1318 کاندید کە بڕکێ لەسەر 111 کورسەکەی پەرلەمانی کوردستان دەکەن. وتەبێژی مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان وەڵامی وتەبێژی پارتی دیموکراتی کوردستانی دایەوە سەبارەت بە پرسی گەڕانەوە و نەگەڕانی پرۆژەی دەستور بۆ پەرلەمانی کوردستان و ڕێگەیان کە پامەکی بارزانی بناغی تێگەیشتنی یەکێتیە. لە ڕوونکردنەوەیەکی تایبەت بە وتەکانی جعفەری میکی وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستاندا ئازادجوندیانی ڕێگەیان بە شێوەیەکی مەبدەئی لەلایەوان پامەکی سەرۆک کێرەم بنەما و بنشینی لە تێگەیشتنی ئەوانە نەک تەفسیری هیچ یەکێکی دیکە لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان. درەنگانێکی شەوی ڕابردوو گروپە چەکداری هەرشی کردە سەر سلێمان بەگ و ناوچەکانی دەوروبەری ژمارەیەک شۆفێریان گولەباران کرد. شەلال عەبدول قایمەخانی دەستخورمات و بێناڵتی ڕاگەیان دوایەوەی گروپە چەکدارەکانی هێرشیان کردە سەر ناوچەکە لە نێوان مەفتول حەمڕین بازگەیەکی کاتیان دانابوو. هەروەها وتی گروپە چەکدارەکان لەو بازگەیە 50 شۆفێریان گولەباران کرد و کوشتوانن، دواتری شەن ئۆتۆمبیلێکیان فڕاندووە. سەرلەبانی ئەمڕۆ لە نزیک گەراجی بەغدا لە شاری کەرکوک ئۆتۆمبیلێکی بۆمڕۆشتراوە بە دەورێکی پۆلیس داتەقیەوە سەرچاوەک لە پۆلیسی کەرکوک بە هێناڵتی ڕاگەیان کاژمێرەشتی سەرلەبانی ئەمڕۆ ئۆتۆمبیلێکی بۆمڕۆشتراو کە لە نزیک گەراجی بەغدا دانرابوو بە دەورێکی پۆلیس داتەقیەوە و 2 کوژرا و 6 برینداری لێکەوتەوە. هێزەکانی بەڕێوەبەرەتی ئاسایشی سێمانی لە ناوشاری سێمانی 2 کەسیان دەستگیر کرد کە بڕی 10,000 دۆلاری ساختیان پێبوو و ویستوانە لە ناو بازاڕدا ساغی بکەن. لە ڕاگەنداوێکدا کەوێنێکی بۆ ناڵتی نەدراوە ئاسایشی سێمانی ئاشتای کردووە. ئەو 2 کەسە ڕۆژی 24 تەمووز دەستگیر کراون و هەردووکیان خەڵکی شاری بانی ڕۆژهەڵاتی کوردستان و پیشیان کاسبە. یەکێکیان تەمەنی 23 ساڵەوە، ئەوی دیکەیان تەمەنی 30 ساڵە و ئاماژی بۆش کردووە بە بڕیاری دادوەری لێکۆڵینەوە بەپێی مادەی 280 لە یاسای سادانی عێراقی. ئەو 2 کەسە دەستگیر کراون و لێکۆڵینەوە لەگەڵیاندا بەردەوامە. ئەندامێکی پەرلەمانی عێراق ڕێگەیانە گەر بارودۆخی سیاسی عێراق ڕێگر نەبێت ئەوە لە ماوەی داهاتوودا و پرۆژە یاساییە دەبنە پەرلەمان کە نابێ موچەی خاننشینان لە 500,000 یان 400,000 کەمتر بێت. شۆڕش حاجی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق بەهێناڵتی ڕاگەیان زیاتر لە ساڵێکە لە هەوڵی ئامادەکردنی پرۆژە یاسایەکدان لە پێناو باشترکردنی گوزەرانی خاننشینان بەپێی پرۆژە یاساکەش نابێ موچەی خاننشینان لە 500,000 یان 400,000 کەمتر بێت. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا شاد و کامرام.